باس لەوە دەکەین کە دوێنێ دوو پرۆژەی کوشتتوکاڵی لە سنووری پارێزگای سلێمانی ڕاگەندراوە. دیارەکان پرۆژانە هەم لە ڕووی کردی کوشتتوکاڵیەوە هەم لە ڕووی ڕەخساندنی هەلی کارەوە کاریگەری ئەرێنی لەسەر جوتیاران و بە شێوەیەکی گشتی ناوچەکە بەجێ دەهێڵێت. دەپرسین ئەو دوو پرۆژەیە تا چەندە کاریگەری دەبێت و لە ڕووی ڕەخساندنی هەلی کارەوە ئاخۆ پێداویستیەکانی با بڵێن جوتیاران پڕ دەکاتەوە و پرۆژەکان بە دیاریکراوی خۆیان لە چیدا دەبینەوە. تایبەت بەم بابەتە میوانداری زۆر بەڕێز شاڵاو جەمال ڕسوول بەڕێوەبەری گشتی کوشتتوکاڵ سلێمانیمان کردووە کە لە ستودیۆ بەیانی پرسات نوێزمیانە. کاک شاڵاو سپاس بۆ ئامادە بوونیت بە خێراتی. بەڵێ دیارە دوێنێ لەلایەن وەزیری کوشتتوکاڵ و سەرچاوەکانی و دوو پرۆژەی کوشتتوکاڵی لە سلێمانی ڕاگەیەندرا. یەکێک لە پرۆژەکان با بڵێم پرۆژەی گەنم بوو. بەوردی ئەم پرۆژەیە خۆی لە چیدا دەبینێتەوە و خزمەتەکانی چی دەبن؟ دەرم پرۆژەیە لە چەند ساڵی ڕابردووە دەست بە بەردیبناغی کرابوو، بەڵام بۆ هێم قەیرانی داراییەوە دواکەوت. ئیترەوە بوو بە هەوڵی هەموو لایەک و بڕجەنابی وەزیریش وامان کرد کە کەوتەوە ئەوە بڵین کەوتەوە سەر پێی خۆی پرۆژەکە دامەزرا. ئەمە کارگەیەکە کارگەی پاکردنەوە و تەعفیرکردنی گەنمە. گەنمی بنەتۆ جیاوازە لەگە گەنمی خواردنە. گەنمی بنەتۆ ئەبێ پاکرێتەوە زۆر بەتەوە چەند گەنمی خواردنیش ئەبێ پاکرێتەوە، بەڵام گەنمی بنەتۆ ئەبێ دوای دەرمانیش بکرێت. ئەم کارگەیە توانای 10 تەن تا 12 تەنی هەیە لە سەعاتێکە کە زۆر باشە بۆ پارێزگای سلێمانی. هەروەها بە هەمان شێوە توانای تەعفیرکردنەکەشی واتە دەرمان چۆریشی لێدا کە پێویستە گەنم بۆ چاندن پێشتە دەرمان چۆری لێ بدرێ بۆی لە ناو خاکە تووشی هەندێک بەکتریا و کڕوانە هەیە بۆی بپارێزرێت لەسەرەوە. دیارە یەکێک لە کارەکانی ئەم پرۆژەیە ئەوەیە کە ئێمە ساڵانە لە ساڵانی پێشوە پارێزگای سلێمانی ئێمە بە هیچ شێوەیەک بنەتۆوی هاوردەمان نەهێناوە زۆر کەم هێنامانە لە وڵاتانی دەرەوە بە تایبەتی لە وڵاتی تورکیا. ئێستا ئەو دوو تەرزەی کە دوێنێ پیشاندرا لە ناو ئەگەر بڕستان ملاحەزەتان کردبێ دوو تەرزی ناوخۆیە، یەکێکیان ناوی ئاراسە کە ئەوە لە توێژینەوەی سلێمانی بەرهەمێنراوە و تەرزی دوێمیشان تەرزی جیهانەوەنۆیە. جیهانەوەنۆ هەچەند تەرزیشی تورکیە بەڵام هێنراوە لێرەیە تەجاریبی لەسەر کراوە و پاکراوەتەوە لەو نەگونجانانەی کە لەگەڵ کەش و هەوا و خاچی ئێمە نەگونجێت. ئێستا ئەو دوو تەرزی زۆر باشن هەم لەگە کەشی ئێمە گونجێ لەگەڵ باڵێن بارانبارین بوون پلەکانی گەرما و هەروەها ئەو نەخۆشیانەیەکەوە ڕووی تێکان لەم ڕۆکە. ئەمانە دوو تەرزی زۆر باشە و ئەم ساڵی ڕابردووی ئێمە دابەشمان کرد بەسەر جوتیارانە. بەڵێ ئەم ساڵ نزیکەی 1800 تنمان هەیە کە دیسانەوە دابەشیکەینەوە بەسەر ناوچە جیاوازەکانە بۆی بتوانین لە 2 ساڵی داهاتوە لانی کەم بتوانین بنەتۆوی سەر تاپای جوتیارانی پارێزگای سلێمانی دابین بکەین بەبێ پێویستمان بە دەرەوە بێت. کەواتە ئەکرێ بڵێن دامەزراندنی ئەم کارگەیە دەبێتە هۆکاریەوەی کە هەر پێش ئێستا پامنێران لە برادوە زۆرمانگر کە جوتیاران کەشی دابینەکردنی بنەتۆیان هەیە بۆی لەسەر ئەرکی خۆیان دابینەکەن. دەکرێت بڵێن کردنەوەی ئەم کارگەیە هەواڵێکی دڵخۆشکرد دەبێت بۆ جوتیاران زۆر ساڵانە دەتوانن بنەتۆ وەربگرن. بەڵە بێگومان یەکێک لە عینەکانی خەسڵەتەکانی بنەتۆ ئەوەیە کە پێویستی بە پاکردنەوە واتە تۆ چی گەنمێگە دوریتەوە لەبەرەوەی شەواییبی لەگەڵابێ و هەروە ئەدغالی لەگەڵابێەوە گژوجای غەریب ینی 100% حەقلەکەدەوە دەرناچێت چکەکە پاچی نەکەیتەوە بە ساڵێکی داهاتوو کە تۆ پێوەیەکەیت بەو خاکە و دیسانەوە ئەو مادە غەریبانی پێواکەیتەوە واتا بێتەوە منافس بۆ ڕۆکەکە دەمانە. ئەمە یەکێکە لە کاریگەری زۆر باشەکانی بێگومان تۆ هیچ بنەتۆیەک ناتوانانی بەبێ پاکردنەوە بەڕاستی بەکاری بێنەوە شتێکی زۆر نازانستیە بگرە دوژمن زیادەکەی بۆ ڕۆکەکە خۆی. بۆ ئەم کارگەیە کارگەیشی زۆر پێشکەوتووە کارگەیشی کۆمپیوتەرایزە ینی لەسەر ئاستێکی باڵایە لە وڵاتانی دەرە و ئەوانەش لە ئەوروپاش و لە تورکیا و لە شوێنەکانی تریش هەر هەمان کارگە بەکاردێ. کارگەیشی خێرایە وارووا خۆشی کاتە ناو فەردەوە با بڵێن هەموو تاڵ هەتا ئەخیرەکەی هەتا لێبڵینگیشی لێدا ئەمانە هەمی کارگەکە خۆیکە واتە هەمووی ئۆتۆماتیکە خۆیکە. ئەمە شتێکی زۆر باشە تەمە ناکەین کەتی تایبەتیش لەمەدا بنێ بەڕاستی هەنی خەڵکمان داوە ئەنێ خەڵکی شێناوێنە بەس لەسەر ئاستیجی بچووکتر بەڵام ئەگەر بێت و ئاستێکی بەرزتری هەبێ ئەمانە هەشە گەڕۆکە ئەگە گەڕۆکەکە هەبێ زۆر باشترە کە بتوانێت
لەباتوی جوتیارەکان بیێن بۆ کارگەکان ئەمە بچمە لای جوتیارەکان. باشە کاکشڵاو توانای بەرهێنانی ئەم کارگەیە دەستنیشان کراوە لە ڕۆژێکدایان لە مانگێکدا؟ بەڵێ بەڵێ کارگەکە لە ماوەی 8 ساعت کارە توانێت 10 تن تا 12 تن بە باشی پاک بکاتەوە. دیارەکە پاچێکاتەوە لە کۆمەڵە شەوای پاچێکاتەوە لە ئەدغال و لە با بڵین تۆوی چرچ و لە تۆوی شکا و تۆ گەرمی شکا و ئەمانە لەو ئەوانە هەموو جاکاتەوە لی ئەنج هێنێ ئەم تۆوە ساغ و چاکەکەی ئەکاتە لایەکەوە دوایی دەرمانیەکات. ئەمە بۆیە بەڵێ تواناکەی زۆر باشە تا 12 تن لە سعاتێکە ئەنی زۆر باشەکە بێتەوە بەردەوامی شکا بەڵێ ڕێژێکی زۆر ئەتوانێت گەرم پاکات. باشە کەواتە جوتیارانی تەنها سنووری سلێمانی دەتوانن سودمەند بن لەم کارگەیە خود دەگەر بێت و بەرهەمەکان زۆر بن تەواوی هەرێمی کوردستانیش دەکرێت لە بەرهەمەکانی ئەم کارگەیە سوودیان هەبێت. وڵاهیەوەی منطقی بێت دیارە بۆ سنووری پارێزگای سلێمانی ئەمە باشترە ینی کەسێک ناتوانێت لە سنووری پارێزگاکانیکەوە بێگومانم لەوەی کە لە هەولێر و دۆچی شەیە هەمان کارگە هەیە لەوێش دانراوە ئێترەگەت تایپەکەی لەم نوعانە بێ بەڵام هەتای کەتی تایبەتی شەیە لە هەولێرەوەندی من زانیارمەیە کەتی تایبەتش لەم کارگانی هێناوە بەڵام ئەوانە گەڕۆکن چ شێوێکی زۆر باشە بۆ ناوچەوان زۆر زۆر گونجاوە بەڵام ئەمە بۆ سنووری پارێزگای سلێمانیە تام دەقی. بەڵێ یەکێکی دیکە لە پرۆژەکان دۆزینەوە یا خودراگەاندنی ڕۆکی مۆرینگا بوو. ئەگەر پێناسەیە باسکردنێکی ئەو ڕۆکت باجارێکی نەوردەکاریەکان بەڵێ دیارەوە ڕۆچێکە نەناسراوە لێرە بەداخەوە لە باڵێ لە عێراق و لە کوردستانە نەناسراوە ڕۆکی مۆرینگا ئەتوانم بڵم ڕۆکێکی پزیشکیە یعنی واتە نەباتاتی طبیە زیاتر وەک لە ئەوەی کە زیینە بێ کە شێوێک لە شێوەکانی تر بێمانە. دارا بەڕێز دکتۆر جەمال پەری بەم پرۆژەیەدا چەند ساڵی لەمەوە پێش هات داوای زەوی کرد ئێمەش لەگە بەڕێوەبەراتی توێژینەوەی کشتتوکاڵی سلێمانی 5 دۆنم زەوی پێدرا لەوێ 5 دۆنم زەویمان پێدا لە ناو بەکرۆجۆ ئەویش تۆی ئەم ڕۆکەی هێنابوو ئەمە ڕۆکێکی ئیستواییە زیاتر با بڵێن هەمووی جانی وەکو دکتۆر خۆیڵە وەکو دراستەکانی کە لەسەری کراوە لە زۆربەی وڵاتانە هەیە بە زیاتر لە وڵاتانی کەمبۆدیا و بەرازیل و لاوس و ئەو شوێنانە هەیە و کوبا و ینی پێویستی بە پلەیەکی گەرمی لەگەڵ شەداریشە هەیەمانە بەڵام دیارە هێناوێتی پێشوەقت بۆ خۆی لە سنووری پارێزگای سلێمانی لای خۆی لە حەقلی خۆیان چەندبووی نەجاحەتی هێناوە من خۆشم چاندومە لە ماڵەوە بەڵێ نزاحەتی باشێناوە یعنی تەواوی ئەو دراستاتانی بۆ کراوە کە هێنانی ئەمڕۆکە بۆ هەرێمی کوردستان لەگەڵ خاک و ئاو هەوای هەرێمی کوردستان دەگونچە و دەکرێت پرۆژێکی کشتتوکاڵی بێ بەڵێ دیارە لە پلەی گەرمای 15 ژێر سفر لەوەی لە ناو بچێ ئەمانە بەس لە ناوچوونیشی زۆر هین نییە ینی ئەمە شوجەیرەیە ینی درەختێک نییە کە تۆ لە ناو بچێ و ئەمری 15 تا 20 ساڵ بێنەخەر هەر زۆر خێرا لە گەشەکردنە واتە لە ساڵێکە تاو گەشاکرد بە ساڵەکە ئەوەی زیاتری کە بەکار دێ زیاتر پەلکەکەی با بڵین گەڵاکەی بەکارهێنرێ و نیسبەیەکی زەیتی زۆری تایە زەیتی باشترین نوعی زەیتی تایە کە زۆر درەنگ ئەکسپایرە بێ زەیتەکەی ئەوانە بەڵام زۆر گرانە و ڕێژێکی باش لە ڤیتامین بیەکانی تایە ڤیتامین سی تایە بەرحاڵ بە شێوەی مەلحەم بەکاردێنرێ هەندێکیان بە شێوەی پاودەر بەکارهێنرێ بۆ بۆن و ئەوانەش بەکارهێنرێ بە شێوەی سابن بەکارهێنرێ یاخود بەکارهێنانەکانی زۆرە تا لە وڵاتی ئەڵمانیا کراوەتە شەربەت وەکو بیپسی وەکووانە بەکاریهێنن. باشە من سەرەتا کە ناوی ڕوەکەکەم بیست لە بەرەوەی تازەیە پێی ئاشتانی خەڵک بەری نەکەوتووە دەستەوڕم کرد وەکو جۆرێک لە سەوزەیان لە میوە بخورێت کەواتە دەکرێت پێگاتەکەی بەکاربێنێ بۆ دروستکردنی مادەی دیکە ئەکرێ پەلکەکانیشی وەکو بە لەگەڵ زەڵاتەوەوانە بخورێ ئەکرێ بە وشکراوەیش بکرێ بە سەشتایانی وەکو تۆ زۆوانە بەکارهێنرێ هەنێ خەڵک بەکاری هێنێ بۆ شەکرە ئەوانەی کە نەخۆشی شەکرایان هەیە هەنێتیش تر بەکاریهێنێ لە بەدیل و شوێنگرەوەی ڤیتامین بیەکان بە تایبەتی B12 B12 ئەمانە وەکو لە ڕووی زانستیەکەوە ئاڵێ بۆ ینی با بڵین بە ئەم بەرهەمە بەکارهێنرێت زیاد بۆ لە 6 نەخۆش بەرحاڵ ئەمە ڕۆکێکی دەگمەنە خۆشببختانە لە سنووری پارێزگای سلێمانی تاقیمان کردەوە ئیترەوە بوو نەزاحەتی باشی هێناوە ئێستا وردە و دەبڵاوە بێتەوە ئیتر من خۆم نەماڵی خۆمانە چەندومە
ڕۆژانە لێ خۆم شتێکی زۆر باش. بەڵێ ئەکرێت لە ڕووی ڕخساندنی هەلی کارەوە ئەم پرۆژانت تا چەندە بۆ هەلی کار سوودی هەبێت بۆ هاوڵاتیانی سنووری بێگومان شتێکی گرنگە هەلی کار لە هەموو پرۆژێکەگە بێت و لە وڵاتی ئەمە بکەوتە گەڕ بێگومان ژمارەیەک خەڵک هەلی کاری بۆ فراهامەبێ بۆ تایبەتی پرۆژە کشتتوکاڵەکان چکە پرۆژە کشتتوکاڵەکانی ئێمە لە دەرەوەی سنووری شارەوانیەکان زیاتر لە گوند و شار و شارسوەکانی دەرەوە نەمانە و خەڵکیێکی زۆر لەوێ بەڕاستی وەکو شارەکان هەلی کاری بۆ نەڕەخساوە لە ناو شارە گەورەکانە زیاتر کۆمپانیای گەورەی لێیە ڕێکخراوی گەورە هەیە وارووا کار و کاسبی زیاترە لە بەرەو قەرباڵغی زۆرترە بۆیە من نتوانم بڵم پرۆژە کشتتوکاڵەکانی ئێمە چەند پرۆژەمان بکەوتە گەڕ ئەو پرۆژانە زیاتر هەلی کار و دەستی کارە ڕەخسێنێ بۆ دانیشتوانی دەرەوەی شارەکان کە شتێکی زۆر باشە بۆی کۆچی پێچەوانە ڕوونەداو لە گوندەکانەوە یاخود لە شارۆچکەکانەوە نێن بۆ ناو شارە گەورەکان کاوە بەڕاستی لە ڕووی کشتتوکاڵی ئەمە زەرمەدێکی زۆر گەورابی لە کەرتی کشتتوکاڵە بۆیە پێم وابێ بەڵێ هەموو پرۆژێکی کشتتوکاڵی لە هەر شوێنێکا بێ بەتایبەتیم دوو پرۆژێ بڵێ هەلی کارە ڕەخسێنێ بۆ خەڵک. بەڵێ دیارە با بڵێن ساڵی پار سلێمانی یەکەمین پارێزگا بۆ لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە زۆرترین بەرهەمی دانەوێڵی هەبووە وەکردنەوەی ئەم پرۆژانش دەکرێت بڵین ئاستی بەرهمێنانەکە بکاتە ئاستێکی باڵاتر و کاریگەری ئەرێنی بەجێبهێڵێ مەڵەوەڵە دیارە ساڵی پار پارێزگای سلێمانی لە ناو هەرێمی کوردستانە زۆرترین ڕێژەی گەرمی تەسلیم بە سایلۆکان کردووە گەرمیی باشیش بوو چەند ساڵێکی کەم ئاوی بوو یانی لەگەڵ ئەوەشە ئەگەر بە بەراورد بە 3 ساڵی پێش ڕابردوو ئەمانە بەرهەمەکەمان هەنیی دابەزی بچکەن دێ لە ناوچەکانمان بەداخەوە تووشی وشکە ساڵی بنووکو و ناوچەی چەمچەماڵەوانە بەڕاستی لەوێ کار ڕوبەرێکی یەکجار زۆر گەرمە چێندرێت لەوێ نەمانتوانێ و داهاتەمان دەستکەوێتەوە بەڵام لە سنووری پارێزگای سلێمانی یەکێک بوو لە نوعەتە باشەکانی گەرمیشکە لێرە بوو ینی چەند ساڵی ڕابردوو بەڕاستی ئیش لەسەم تەرزانی کە باسمان کرد ئیش لەسە و تەرزانە کراوە نوعەتێکی باشی گەرمم هین بوو کە زۆربەی پلەیەک دەرچوو بوو ئەتوانم بڵێ بڵێ ئەم پرۆژانی کە دوێنێ کردمانەوە ئەمانە خۆی هەندێکی زۆر باشە ئێستاش پرۆژێکی تر هەیە لەوێ لە مانگی داهاتووە وەکو دوێنێ ئیشارەتی پێدرا لە مانگی داهاتۆ پرۆژێکی زۆر گەورەیە سالیۆکی زۆر چاکە بە هەمان شێوە تۆپاکەرەوەی تایە واتە کارگەی وەگەوەی دوێنی تایە بۆ تافیری تایە مەتحەنەی تیا با بڵێن ئاشی تایە ئەو پرۆژانە بڵێ زۆر ئەمە هەندێکی باشن چکە گەرەوە نەبێ بەڕاستی ئەکرێ وەکو باسم کرد لە سەرەتایە ینی پرۆسەکە تەواو نابێەوە تا تۆ گەرمێکی پیس ئەەکەی تۆ بە خاکەکەەوە یاخود بەکاری دێنی بۆ خواردن کە نەشیاوە بێ بۆ خواردن بۆیە ئەم جۆرە پرۆژانە بەڵێ پرۆژەیەکی با بڵین نوعین و زۆر باشن بۆ کشتتوکاڵ و ئەبێ بەردەوامیشان پێ بدرێ بەڕاستی ئەمانە لە ناوچن نەچن ئەمە بنیەکی تحتیە لە ناوکەتی کشتتوکاڵە. بەڵێ خۆشبەختانە کاک شاڵ دەمێ ئەومە پرسم ئەم پرۆژانە جگەلەوەی کە پێداویستەکانی ناوخۆ هەم بۆ جوتیاران یان با بڵین بۆ پارێزگای سلێمانی دابین دەکات دەکرێت بڵین لە بنەتۆ جگە لەسەر لەوەی کە بەسەر جوتیارانی ناوخۆدا بەشی بکە پرۆژەکە هێندە هەنگاوی باشتر بنێ بتواندرێت بنێرێتە دەرەوە وەکو بازرگانی لە نێو ناوخۆی هەرێمی کوردستان و دەریشەوە کاری لەسەر بکرێت بیر لەوە کراوەتەوە هەنگاوەکان لەمە گەورەتر بن سەرەتا بیرمان لەوە کردو تۆ کە ئێمە بنەتۆ نێنین چکەن بە مەلاین دۆلار ڕاتە دەرەوە بۆ بنەتۆ بنەتۆ وەکو گەنمی خواردنیان یەگە خەڵک سێریکە بنەتۆ زۆر گرانە ئێستا یەک تەنێک لە بنەتووی گەنم بە 1500 دلارە لە تورکی واتە تای گەینی تە ئێرە و بزانە چەنەکەوێ ئێمە دوێنەوە بنەتەوەی کە پاکمان کردوەوە کە نوعەتەکەی زۆر باشترە لە یاوان چکە لەگەڵ کەش و ئاو هەوای ئێمەیە گەورە بووە خۆی گونجاندووە تەواوە ئەمانە و تەواو پاکراوەتەوە لە هەموو نەخۆشی و ئەو دەردەکوشندانە ئەمە ئێمە دێن بە 800,000 دینار مەسەلەن بە 800,000 دێن بەڵام بنەتۆیە کە لە دەرەوە دێ لە 1 ملیۆن و 500ەوە هینە بێ ئەکەوێت لەسەر جوتیانەوەتە دوو قاتەکەوێت لەسەر خەڵک ئەمە بۆ ئەوەیە بەڕاستی ئەو پارەی نەڕاتە دەرەوە لە ناوخۆیان ئەم پارەیە تەداو لەکاتەوە لە بینی جوتیاران و ئەوانەی کە خاوەنی بەرهێنانی بنەتەوە بن ئەمە لە ڕووی ئابووری شتێکی زۆر باشە و واشمان لەکە بەڕاستی کە ئەتیمات کەینە سەر خۆمان چکانێ ساڵ ئەگەر بێت و وڵاتانی دەرەوەش ئەگەر لە زیاد لە پێویستیان نەبێ زۆر بە گران پێتە فرۆشنی وایە خود نایفرۆشن لە هەنێ ساڵە ئێستا پاریش 1 کیلۆ گەنم بە
پارێزگای سلێمانیان نەهاتووی بنێتەوە پێراریش نەهاتوو بە شێوەیەک ئەگەر بە شێوەیەکی قاچاق لە شوێنێک هاتینا بە هیچ شێوەیەک وەکو با بڵێن بە ئەتنانی گەورە ناتۆت ناو پارێزگای سلێمانی بەڵام سنووری پارێزگای سلێمانی پێویستمان بە 20,000 تن هەیە ساڵانە وەکو بنەتۆ کە بیچێنین پێویستمان بە بنەتوویکی باشێن بۆیە پێما وایە ئەم بەرنامەیە بەڵە بۆ ساڵی داهاتوو ئەتوانی ئەو 20,000 تەنە ئەگەر بێت و پاڵپشتێکی باشی حکوومەتیشی لەگەڵا بێ ئەتوانی و 20,000 تەنە لە ناوخواین تاسکەین و ئێتر پێویستمان بە هیچ کە بە دەرەوە نەبێت واتە ئیکتیفای زیاتی لە ناو وڵاتی خۆمانە بکەین. باشە دیارە ئەم پرۆژێ گەلەوەی هۆکار دەبێت بۆ دابشکردنی بنەتۆ بەسەر جوتیاراندا بەبێ بەرامبەر ڕەنگە کاریگەری لەسەر کەمبوونەوەی نرخی بنەتۆویشە بێ لە ناو خۆی هەرێمدا لەم ڕۆ جارێکی دیکە ئەکرێت جوتیاران سوودمەند بن ئەگەر بیانوێ بڕێکی زیاتر لە بنەتۆویان هەبێت بێگومان ئەگەر بێت و ئەم جۆرە پرۆژانە نەبێت ئەو بنەتۆی کە لە دەرەوە دێوەکو باسم کرد ینی کەس نابێ منافیسی بێ بەڕاستی ینی ئەم بنەتۆ وای لە هاتۆ بنەتۆی دەرەوەی شکاندەوە یاخوای لە خەڵک کردۆ ڕغبەتی نەبێت لەسەر بنەتۆی دەرەوە کە بیهێنێ بۆ چکە ئاعتیمادی لەسەرمەی خۆ ئەم بنەتەوە هەروە بە ئاسانی نهاتوتە بەرهەم دراساتێکی زۆر لەسەرکراوە خەڵکیی خەبیری زۆر بەتوانە لە بەڕێبەراتی توێژینەوەی کشتتوکاڵی خاوەن شەهاداتی بەرز کاریان لەسەر کردو دو ئەوە ئەم تەرزە کە دروست کراوە ئەنجە دوای دراوە بە جوتیارەکان دوای تەفتیشی حەقلی بۆ کراوە یان چەند جارێک تەفتیشی حەقلی بۆ کرێ و هەروەها چەند جارێک پاکراوەتەوە بژار کراوە سەردانی کراوە لە ناو حەقلا واتە لە ڕووی زانستیەوە پەروەردەکراوە تاوەکۆم تەرزە دروست کراوە ینی وای لێ کراوە کە تۆ بتانی بڵاوی کەیتەوە ینی وا اعتیمادکەی و ئەمە تەسجیل کرێ و بناسرێ لە عێراقا و عێراق ئەترافی پێ بکە کە بڵێ ئەمە بنەتۆیەکە لەسەر ئاستی جیهان ناسراوە. بەڵێ کاکشاڵاوەیەکێک لە پرسیارەکانی من ئەو بوو کە با بڵێن بوونی ئەم کارگانە ئەم پرۆژانە تا چەندە کاریگەری دەبێت لەسەر بەرەو پێشچوونی توێژینەوەی زانستی بە تایبەتتر لە ڕووی کوشت و کاڵیەوە مەڵەوەڵە بێگومان ئەمە خۆی لە خۆیان خبرە دروستەکە ینیەوەنیە تۆ مەدانیە نەچی ڕووی مەختەبەریشەوە تۆ سەدان فەحسەکەی تۆمانە ئەمە خۆی خبرە دروستەکە کەواتە ئەمە ئەم جۆرە پرۆژانە لە ڕووی توێژینەوەشەوە بەڵە تەورێشکەی زیاترەدا بۆی هانیامدا ئێستا لەسەر تەرزێشکەش کارەکەن ئێستا لەوەی لە چەند ساڵی داهاتووە لێک دو ساڵی داهاتوە تەرزێشکەش بۆ چکەم تەرزانە وردە دو 15 ساڵ ئەم تەرزانە ئیتر کۆتاییان پێدێ 15 تا 20 ساڵی تر و تەرزە نامێنێ ئەبێ لای بەری چکە پیسە بێت چکە خراپە بێت چکە ئیتر توانای نامێنێ لەگەڵ کەش و هەواکەی توە ئەبێت تەرزیکە دروستکەی بۆی بەڕێبەراتی توێژینەوەی کشتتوکاڵی سلێمانی بە بەردەوام کارەکە لەسەر تەرزیک تر کە بەرهەمی بێنێت و کە لەگەڵ کەش و هەوای ئێمە بگونجێت و زۆرترین بڕیشی لێ ئینتاس بکرێ واخود بەتوانم بڵم بڕشتێکی زۆری هەبێت لە ڕووی کوالیتیەوە هەروەها لە ڕووی چەندایەتیشەوە. بەڵێ کاک شاڵاوەکو کۆتا پرسیار دەمێ بپرسم دوێنێ جگە لەکردنەوەی ئەم دوو پرۆژێ و خۆشت ئاماژت بەکردنەوەی پرۆژی تردا لە داهاتوودا تا چەندە سنووری پارێزگەی سلێمانی هەوڵی ئەوە دەدێت کە لە ماوەی ڕابردوودا با بڵین لە ڕووی پرۆژەی کوشتتوکاڵیەوە کەم تا زۆر پراوێز خرابوو بەڵام لەمە دووە بکرێ پرۆژەی کوشتتوکاڵی باش و گەورەتر لە سنووری پارێزگەی سلێمانی بکرێتەوە لەمڕۆ هەواڵەکان تا چەندە دڵخۆشکردن. من ئەوەی بزانم بەڵێ هەواڵی دڵخۆشکە زۆرە ئەنی پرۆژەمانە بێت لە باخی بازیان ئەلانەکرێت پرۆژەی مۆدرنە ئەومان هەیە لە پیرەمەگرونە ئەوە دەربارەی باڵێ هەر لە پیرەمەگرون پرۆژێکی زۆر گەوری ئینتاجی هێلکە هەیە هەر بە هەمان شێوە ئەو پرۆژەی سایلۆی هەیە لە ناوچەی گەرمیان لەم چەند ڕۆژی داهاتووە پرۆژێکی تر لەوێ ئەلانەکرێت کە ئەمانە هێزێکی کاری زۆر ئەتوانم بڵم هەلی کاری زۆر ڕەخسێن بۆ خەڵک لە ئاستە جیاوازەکانەوە هەر لە کرێکارەوە کەوتیایە بێت تاوەکو ئەندازاری کوشتتوکاڵی و تاوەکو یاسایی و تاوەکو بابڵێن ژمێریار و ئیداری و میکانیشی و ئەمانە چکەن پێویستیان بۆ شتانە هەیە بۆی خۆشببختانە ئەتوانم بڵم بەڵێ کەتی کوشتتوکاڵ لەوەی لە چەند ساڵی داهاتووە ئەگە بێت و بەو شێوەیە بڕە هەلی کارێکی زۆر ڕەخسێنە بۆ خەڵک. بەڵێ زۆر سپاس کاک شاڵاو دیارە لە ماوەی ڕابردووە چەندی جار هاتوتێتە بەرنامەکە کێشە و گیرروگرفتی جوتیاران بووە با بڵین تۆرەکان تا ڕادەیەک حەزینی بۆ جوتیاران پێوە دیار بوو بەڵام خۆشببختانە ئەم بابەتانی ئەمڕۆکە کاریگەری ئەرێنی لەسەر توانە و تاقی جوتیار بەجێ دەیڵێت دەستان خۆش پێماندوو نەبن سپاس زۆر سپاس بۆ بەڕێز شاڵاو جەمان بەڕێوبەری گشتی کوشتتوکاڵی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان.